پەرلەمانی کوردستان لەم ماوەیەدا 32 دانیشتنی ئەنجام داوە واروەها 20 یاسای پەسەند کردووە 12 پرۆژە یاسا بووە 8یان پێشنیازە یاسا بووە یەک بڕیارە یاسای پەسەند کردووە 12 بابەتی گشتی لە دانیشتنەکانی پەرلەمان بە پێی مادەی 66 پەیڕەوی ناوەخۆی پەرلەمانی کوردستان خراونەتە ڕوو چار ڕاستپاردەی ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە 23 نووسراوی ئاراستەی ئەنجومەنی وەزیران کرا بۆ ئامادەبوونی وەزیرەکان 33 وەزیر لە دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان ئامادە بووە هاوکات 3109 پرسیار لەلایەن ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە بە شێوەی زارەکی بە شێوەی نووسرا و ئاڕێستەی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا ئەوانەی کە وەڵام دراوەتەوە 2610 وەڵام لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئاڕاستەی پەرلەمان کوردستان 499 پرسیار وەڵامەکە هێشتا نەهاتووەوە پەرلەمانی کوردستان هەروەها دوو بەیان هەبووە نۆ بیرۆکە لەلایەن ئەندامانی پەرلەمانی کوردستان لەلایەن دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان خراونەتە ڕوو سەبارەت بە لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان 39 جار وەزیرەکان ئامادەبوونە لە لیژنەکان هاوکات 117 جار سەرۆکی دەستە و بەڕێوەبەری گشتی و ڕاوێژکارانی لە وەزارەتەکان دەستە و دامەزراوەکان هاتوونەتە لیژنەکان لە لیژنەکاندا ئامادەبوونە هاوکات یەکێک لە دەستکەوتەکانی ئەم خولەی پەرلەمانی کوردستان بریتیە لە بنکەی دامەزراندنی بنکەی یاسادانان لە هەرێمی کوردستان کە ماوە بەر لە ئێستا ڕاگەیەندرا سێ بابەتی گرنگەیە کە پەرلەمانی کوردستان لە ماوەی ڕابردوودا دەستەی سەرۆکایەتی لەگە فراکسیۆنەکان کۆبوونەتەوە بابەتەکان پێکهێنانەوەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان واروها یاسای هەڵبژاردن و پرسی دەستورە و چەندین کۆبنەوە کراوە هەم لەلایەن بەسەرپەرشتی دەستەی سەرۆکایەتی و هەروە لە ناوان خۆیاندا فراکسیۆنەکان بۆی بگەنە سیغەیەکی هاوبەش بۆی پەرلەمانی کوردستان کاری لەسەر بکاتن و دەریان بچوون